وەرزی دوانزەیەم شۆردنەوەی مێشک، ڕەوش و پرۆسەی شۆردنەوەی مێشک. دیزاینکردنی پرۆسەی شۆردنەوەی مێشکی کەسێک یان تاکێک زۆر جیاوازە لە پرۆسەی دیزاینکردنی شۆردنەوەی مێشکی کۆمەڵێک یان گروپێک. هەریەکە لەم ڕەوشانە بە شێوەیەکی جیاواز لەم وەرزەدا باسکراون. ئەم ڕەوشی شۆردنەوەیە بە سەرنجدان بە بارودۆخی دەرونی کەسی قوربانی لە کاتی دەستپێکردنی پرۆسەکە بە بارودۆخ و پێگەی کۆمەڵایەتی قوربانیەکە دەست پێ دەکات. ئەم لایەنانە تاوەکو ڕادەیەک بنەمای ڕەوشی شۆردنەوەی مێشک پێک دەهێنن. بەشە قورسەکەی ڕووداوەکە لەوەدایە ناکرێت هەموو کەسەکان مێشکیان بشۆردرێتەوە. ئەم ڕەوشە تەنها لەسەر ئەو کەسانە ئەنجام دەدرێت کە هەست بە بۆشاییەک دەکەن و بە دوای پڕکردنەوەی ئەو بۆشاییەدا دەگەڕێن. بە تایبەتی کلیلی سەرەکی دەستپێکردنی پرۆسەی شۆردنەوەی مێشک لە دیاریکردنی ڕاست و دروست و دۆزینەوەی ئەو کەسانەیە. ئەم جۆرە کەسانە دەتوانرێت ئەو کەسانە بن کە بەهۆی ئەزموونێکی خراپ و ناخۆشەوە لە ڕوانگەی دەرونیەوە ئازاریان پێگەیشتووە، حەقیقەتی وجودیان تووشی لەرزۆکی بووە. بۆ نمونە کەسێک لە بەرچاو بگرە کە بۆ گەشت سەفەری وڵاتێکی پڕ ئاژاوەی وەکو سووریای کردبێت، پاشان بەهۆی لە دەستدانی کەسێکی نزیکی یان خزمێکی لەو ڕێگایەدا بووە بە تیرۆریست. کاتێک بە لە دەستدانی ئەو کەسە هەستی کردووە ژیانی بێمانایە. ئەو کەسانی کە دەست بە شۆردنەوەی مێشکی دەکەن ئەمە بە هەل دەزانن و بیرۆکەیەک لەسەر بنەمای کوشتنی کەسانی دیکە بە مەبەستی تۆڵە سەندنەوەی هاوڕێکەی یان خزمەکەی لە مێشکی ئەم کەسەدا دروست دەکەن. کاتێک کەسێکی گونجاو بۆ ئەم مەبەستە ناسرا، پرۆسەی شۆردنەوەی مێشکی دەست پێ دەکات. لە ئەفسانەکاندا بەو شێوەیە باز دەکرێت ئەو کەسانەی کە مێشکی خەڵکی دەشۆنەوە کەسانی تاوانبارن و بە توندوتیژی هەوڵی ئەنجامدانی ئەم کارە دەدەن. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە ئەو کەسانەی کە ئەم کارە دەکەن کە ئەم پرۆسەیە ئەنجام دەدەن لەسەر کەسانی دیکە بەڕواڵەت ژیانێکی ئارام و بە بەرنامەیان هەیە. قوربانیەکانی ئەم کەسانش بەگشتی ناتوانن هەست بکەن لەسەر بنەمای ئەوەی کە مێشکیان دەشۆردرێتەوە، چونکە هیچ هۆکارێکی نائاسایی لە ڕواڵەتی ژیانی ئەم کەسانەدا نابینرێت و بوونی نییە. سەرەڕای ئەوەش کەسی قوربانی بەهۆی ئەو زیانەی کە تووشی مێشک و دەرونی بووە پێشتر، تەنانەت توانای بوونی ڕواڵەتی باشی ناسینی ژیانی ئەم کەسانەشیان نییە. سەیری یەکەم بینینی قوربانیەک بکە کە کاتێک لەگەڵ کەسێکدایە کە مەبەستی شۆردنەوەی مێشکی ئەوی هەبێت. بەراوردی بکە لەگەڵ کەسێکی سادە و هەژاردا کە کەسێکی بەناوبانگ و ناودار دەبینێت. کەسی هەڵخەڵەتێنەر لەم حاڵەتەدا پێش هەر شتێک هەوڵ دەدات لە نێوان قوربانیەکە و خۆیدا متمانەیەک دروست بکات و هەروەها لەگەڵیدا پەیوەندیەکی باش دروست بکات. بۆ ئەنجامدانی ئەم کارەش کەسی هەڵخەڵەتێنەر هەوڵ دەدات تاوەکو هاوشێوەیەکی ڕووکەشی و قوڵ لەگەڵ کەسێکی قوربانیدا دروست بکات. نمونەیەک لە هاوشێوەی ڕووکەشی دەتوانێت دروستکردنی پەیوەندیەکی سادە بێت، وەکو پێکەوە خواردن و خواردنەوەیەک کە کەسی قوربانی حەزی لێ دەکات. بەڵام هاوشێوەی قوڵ دەتوانێت لەناو بوونی ئەزموونە هاوبەشەکانی ژیانیدا بیبینرێتەوە. کەسی هەڵخەڵەتێنەر لە حاڵەتی پێویستیدا دەتوانێت بە پسپۆڕی و لایەنەکانی پێویستی ئەزموونێکی ساختە بۆ دروستکردنی پەیوەندیەکی قوڵ لەگەڵ کەسی قوربانیدا دروست بکات. ئێستا بیری لێ بکەرەوە کە قوربانی ئەزموونێک لەسەر لەدەستدانی هاوڕێ خۆشەویستەکەی دەخاتە ڕوو. پێدوایە چ کەسێک ڕێک لەو کاتەدا ئەزموونێکی هاوبەش لە گیرفانیدا شاردوێتیەوە. بەڵێ ڕاستە کەسی هەڵخەڵەتێنەر کە مەبەستی شۆردنەوەی مێشکی قوربانی هەیە،
ئەم ساختەبوونە سۆزداریە تەنها لایەنی ناوەکی پرۆسەی شۆردنەوەی مێشکی نییە. کەسی هەڵخەڵەتێنەر لەپاڵ ئەو دەرخستنەی پرسەی باسکردنی ئەزموونی هاوبەشی کە لە ڕاستیدا هیچ بوونی نییە جگە لە درۆیەک، خاڵات و هەدیە دەدات بە قوربانیەکە و جارجارەش چاکەی دیکەی لە بەرامبەردا دەکات. ئەم چاکانە دەتوانن وەکو بەڵێنی خواردنی بە خۆڕایی، خواردنەوە یان پێدانی کەرەستەیەک و ئامێرێکی ئەلیکترۆنیش بێت. ئەم چاکەیە و ئەم بەخشینە دەبێتە هۆی دروستبوونی هەستی پێزانین و ڕێزداری و خۆبەقەرزدارزانینی کەسی قوربانی، و لەم حاڵەتەدا هەر جۆرە بەرگریەک لەلایەن کەسی قوربانیەوە لەناو دەبات و ڕێگا ڕەوانتر و ئاسانتر دەکات. نمونەیەکی دیکە لەبارەی ئەم پەیوەندیەوە کاتێکە سەربازە ئەمریکیەکان لە سەردەمی شەڕدا بەدیل گیرابوون، دوژمنەکانیان جگەرەی تەزویری ئەمریکیان پێدەدان و بە دەنگێکی ئارام و بەڕێزانەوە و دڵسۆزانە قسەیان لەگەڵدا دەکردن. ئەم حاڵەتە قوربانی ئامادە دەکرد بۆ ئەوەی بکەوێتە ژێر پرۆسەی شۆردنەوەی مێشکیەوە. پاش دروستکردنی پەیوەندیەکی گونجاو لەگەڵ قوربانی، خستنەڕووی وێنایەکی خەیاڵی و ئایدیالیستانە بە قۆناغێکی دواتری پرۆسەی شۆردنەوەی مێشک دادەنرێت. لەم قۆناغەدا کەسی هەڵخەڵەتێنەر دەبێت بۆ ئەو کێشانەی کە کەسی قوربانی لەگەڵیدا باسی کردوون هەوڵی چارەسەرکردنیان بدات. ڕێگا چارەکان بە شێوەیەکی ناڕەسمی و جارجار دەخرێنە ڕوو بۆ قوربانی تاوەکو ڕێگە بگرێت لە ئەگەری وەڵامە نەرێنیەکانی لایەنی قوربانی. لە ئەنجامی فشارەکان بۆ قبوڵکردنی ڕێگا چارەکان، ئەم ڕێگا چارە ئایدیالیستانە شێوەیەکی دیکەی کەسایەتی یان ئەو ئایدۆلۆژیایانن کە کەسی هەڵخەڵەتێنەر دەیەوێت بیان کاتە مێشکی قوربانیەکەوە و لە ڕێگەی ئەو پرۆسەی شۆردنەوەی مێشکیەکەوە ئەم ئایدۆلۆژیانە لەوانەیە بە شێوەیەکی هەڵسوکەوتی، تیرۆریستی، کۆمۆنیستی یان هەر ئامانجێکی دیکەی هەبێت کە کەسی هەڵخەڵەتێنەر مەبەستێتی لەناو کەسی قوربانیدا دروستیان بکات و گەشە بکەن. کاریگەریەکانی شۆردنەوەی مێشک. پرۆسەی شۆردنەوەی مێشک ڕەوش و پرۆسەیەکی زۆر بەهێزە. هەرچی بەهێز و کاریگەریش بوو، دیارە لێکەوتەکەشی درێژخایەن و کاریگەر دەبێت. یەکێک لە بەهێزترین لێکەوتەکانی شۆردنەوەی مێشک لە ناوچوونی کەسایەتی تاکیەتی کەسەکەیە. دەرونی قوربانی لە ناسنامە کۆنەکەی خۆی جیا دەبێتەوە. قوربانی ئەو کارانە ئەنجام دەدات کە پێشتر هەرگیز ئەنجامی نەداون. دەتوانرێت بوترێت ئیدی ناسنامەی پێشووتری بوونی نامێنێت. قوربانی وا هەست دەکات کە گوایە خودی پێشووتری هەرگیز بوونی نەبووە و جگە لە خەیاڵێک هیچی تر نەبووە. هەستەکان و شێوەی بیرکردنەوە و هەڵسوکەوتی قوربانیش بە تەواوی دەگۆڕێت. تێکچوون و کێشەی سترێس پاش ڕوودانی PTSD. ئەمە ڕووداوی PTSDە کێشەیەکی دەرونیە کە لە دوای ئەزموونێک یان ڕووداوێکی ترسناکەوە دروست دەبێت، وەکو فلاشباک، کابوسێک و ترسێکی بەهێز و بیرکردنەوەیەکی نەخوازراو لەناو ئەو تاکەدا دەردەکەوێت. وتەی وەرگێڕ. یەکێک لە کاریگەریەکانی لەسەر ئەو کەسانە دەردەکەوێت کە سەرکەوتوو دەبن بە ڕزگاربوون لە شۆردنەوەی مێشک. قوربانیانی شۆردنەوەی مێشک لە نیشانەی دەرونی و جەستەیی هاوشێوەیان لەگەڵ کۆنە سەربازەکانی جەنگدا هەیە. ئەمە وەکو ئەوە دەخاتە ڕوو کە شۆردنەوەی مێشک دەتوانێت کاریگەریەکی درێژخایەنی لە چەشنی کاریگەریەکانی جەنگیدا هەبێت.
نمونەیەکی دیکە لە کاریگەری درێژخایەن ماوەی شۆردنەوەی مێشک لە حاڵەتێکدایە کە قوربانی پاش ڕزگاربوونی لە شۆردنەوەی مێشکی سەبارەت بەو بارودۆخە یان ئەو هەڵخەڵەتێنەرە هەست بە دڵتەنگی دەکات و خوازیاری گەڕانەوەی دەکات بۆ حاڵەتی پێشووتری. ئەم دیاردە دەروونناسیە بە ستۆکهۆلم سیندرۆم ناسراوە. ئەم دەربڕینە دەستەواژەیەکە یان چەمکێکە بەرامبەر بە دۆخێکی دەرونی تایبەت بەکاردێت کە تیایدا کەسی توشبوو جۆرێک لە خۆشەویستی یان هاوسۆزی دەنوێنێ بەرامبەر ئەو کەسەی کە دەیچەوسێنێتەوە یان تاوانی بەرامبەر دەکات. سەرباری ئەوەی کە ئەو کەسە ئازار دەچێژێ و تووشی ناڕەحەتی دەبێت لەلایەن کەسی چەوسێنەرەوە یان تاوانبارەکەوە، بەڵام ئەو هێشتا هەر دڵسۆزی نیشان دەدات. وەرگێڕ قوربانیانی توشبووی ئەم سیندرۆمە تەنانەت لە ئایندەدا سوپاس و ستایشی هەڵخەڵەتێنەر و مێشک شۆردنەوەکەیان دەکات و بەردەوام پاساو بۆ کارەکانی دەهێنێتەوە. هەندێک لە تەکنیکەکانی شۆردنەوەی مێشک: دابڕان و گۆشەگیری. دابڕان یەکێکە لەو تەکنیکانەی کە بە درێژایی پرۆسەی شۆردنەوەی مێشک لەسەر کەسی قوربانی جێبەجێ دەکرێت. دابڕان و گۆشەگیری بە مانای دوورکەوتنەوەیە لە خەڵک و لە شوێنەکان. کەسی شۆرەوە دەبێت لەوە دڵنیا بێت کە قوربانی لە خەڵکی دابڕاوە، تاوەکو ئەگەری هەر جۆرە ڕووبەڕووبوونەوەیەک یان پەیوەندیەک لەگەڵ خەڵکی و دروستکردنی کێشە یان گۆڕان لە ڕەوشی شۆردنەوەی مێشکی قوربانی لەناو بچێت، تاوەکو لە ڕێگەی پەیوەندی و ئاڵوگۆڕی بۆچوونەوە نەبێتە هۆی ئەوەی کە قورستربوونی پرۆسەی شۆردنەوەی مێشکیەکە لەناو بچێت. قوربانی شۆردنەوەی مێشک لە هاوڕێکانیان و خێزانەکانیان و هاوتەمەنەکانی خۆیان جیا دەکرێنەوە، تاوەکو دڵنیا ببنەوە بەهۆی پەیوەندیان لەگەڵ ئەو کەسانە شێوەی بیرکردنەوە و تێڕوانینی خۆیان ناگۆڕن. ترس و وابەستەبوون. ترس ڕێگایەکی زۆر بەسوود و کاریگەرە کە لە پرۆسەی شۆردنەوەی مێشکیدا بەکاردەهێنرێت. بۆ نمونە، کاتێک کەسی هەڵخەڵەتێنەر پەیوەندی لەگەڵ کۆمەڵێک یان گروپێکدا هەیە، دەتوانێت سوود لە ترس وەرگرێت بۆ دڵنیایی بەدەستهێنان لەوەی کە گوێڕایەڵی فەرمانەکانی بکەن و بە سوود وەرگرتن لە هێزی ترس قوربانیەکانی ناچار بکات بەوەی کە بەوەفا بن لەگەڵیدا. زۆرجار بە ترس دەتوانیت خەڵکی بکاتە شوێنکەوتەی خۆی یان ناچاریان بکات بە بێدەنگبوونیان بۆ بەدەستهێنانی مەبەستێک. بۆردومانی سۆزداری. بۆردومانی سۆزداری لە پرۆسەی شۆردنەوەی مێشکدا کاتێک ڕوودەدات کە کەسی هەڵخەڵەتێنەر هەوڵ بدات بۆ دروستکردنی پەیوەندیەکی سۆزداری لە ڕوانگەی ئەوەی کە خۆی بە یەکێک لە ئەندامەکانی خێزانی ئەو کەسە دەزانێت و لەم ڕێگایەوە پرسەکەی بخاتە ڕوو. دروستکردنی بیرۆکە لە ناو مێشکی کەسی قوربانی و دروستکردنی کەسایەتیەکی تازە بۆ سوودوەرگرتن لە ڕەوشەکە ئاسانتر دەبێت. خێزان بۆ زۆربەی خەڵک وەکو گەنجینەیەکە، چونکە ئەوانە کەسانێکن کە تۆ لە هەموو کەس باشتر دەناسن و زۆرترین کاتت لەگەڵدا بەسەر دەبەن. هەستکردن بە گوناه. ڕەوشی دروستکردنی گوناه بەهۆی ئەوەیە کە کەسی هەڵخەڵەتێنەر ئەو باوەڕە بۆ قوربانی دروست دەکات هەر کارێک کە ئەنجامی دەدات هەڵەیە و مرۆڤێکی خراپە. هەستکردن بە گوناه دەبێتە ئەوەی کە قوربانی لە بیرروڕاکانی خۆیدا تووشی گومان بێت. لەم ڕەوشەدا هەڵخەڵەتێنەر کە لە نیشاندانی هەڵەکانی قوربانیدا زیادەڕەویی دەکات و لە ئەنجامدا دەبێتە هۆی دروستکردنی هەستێکی گوناه و تاوان زیاتر لە ناو کەسی قوربانیدا، و کەسی قوربانیش بەردەوام پێویستی بەوەیە ڕزگار ببێت، نەجاتی ببێت لەو بارودۆخەی کە کەوتۆتە ناویەوە.
دووبارەبوونەوە ئەگەر بابەتێک بەڕادەی پێویست دووبارە بێتەوە، خەڵک و کۆمەڵگە دەست دەکەن بە قبوڵکردنی. لە ڕاستیدا توێژینەوەکان ئەوەیان پیشان داوە ئەگەر تەنها یەک کەس 3 جار بۆچوونێک دووبارە بکاتەوە، لە سەیانەوەی ئەگەری هەیە بتوانێت 3 کەس لە دەوروبەریدا قەنەعەت پێ بکات، کە ئەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە. لەم ڕەوشەدا کەسی هەڵخەڵەتێنەر بە سوودوەرگرتن بە دووبارەکردنەوە هەوڵ بۆ قەناعەت پێکردنی کەسی قوربانی دەدات. پرۆسەی ئاسایی لەم قۆناغەدا کەسی هەڵخەڵەتێنەر هەوڵ دەدات ڕەوش و شێوازی ڕۆتینی ئاسایی کردار و بیرکردنەوەکانی پەیوەست بە کەسایەتی کۆنی کەسەکە بگۆڕێت و هاوکات شێوازێکی تازە لە کەسایەتێکی تازە کە خۆی بەرچاوی گرتووە و مەبەستێتی بیکاتە جێگرەوەی کەسایەتیە کۆنەکەی. چالاکی جەستەیی ئامانجی کەسی هەڵخەڵەتێنەر لەم قۆناغەدا ئەوەیە کە قوربانیەکە بەهۆی چالاکیە جەستەییە دووبارەکانەوە بخاتەوە ژێر کۆنتڕۆڵی خۆی. ئەوەی کە چالاکیە جەستەییەکان لە پرۆسەی شۆردنەوەی مێشکیدا لە وەرزشە ئاساییەکانی دیکە جیا دەکاتەوە، ئەوەیە کە لەم بوارەدا کەسی هەڵخەڵەتێنەر پاش ئەنجامدانی چالاکیە جەستەییەکان بە خەلق و خودی باشتر سوود لە ناسنامەی گروپی قوربانیەکانی وەردەگرێت و بە بیر و باوەڕ و ئایدۆلۆژیە مەبەستدارەکانی لە کاتی ماندووبوونی کەسی قوربانی و ڕێک ئەو کاتەی کە بەرگری ئەوان بەهۆی ماندووبوونیانەوە لە کەمترین ئاسدایە بەهێزێکی زیاترەوە دەیسەپێنێت بەسەریاندا. دووبارەبوونەوەش یەکێکی دیکە لە ڕەوشەکانی قایلکردنی خەڵکە بۆ کەمکردنەوەی حاڵەتی بەرگری مێشکیان و کەمکردنی بڕی گومانیان بۆ بیرۆکە و ئایدیاکان. قۆناغەکانی شۆردنەوەی مێشک، وێرانکردنی کەسایەتی و ناسنامە. وێرانکردنی کەسایەتی مرۆڤ یەکەمین هەنگاوە بۆ دەستپێکردنی ڕەوش و پرۆسەی شۆردنەوەی مێشک. هەڵخەڵەتێنەر کەسایەتی کۆنی قوربانیەکەی خۆی تێکشکاندووە، زیانی پێگەیاندووە و بە درێژایی پرۆسەکە کەسایەتێکی تازەی مەبەستداری کە خۆی تیایدا زاڵ کردووە بەسەریدا بۆ قوربانی دروست کردووە. ئەم قۆناغە بۆ پێشبردنی پرۆسەکە زۆر پێویستە. ئەگەر قوربانیەکە هێشتا هەر باوەڕی بە کەسایەتیە کۆنەکەی و بیر و باوەڕەکانی پێشووتری هەبێت، هەڵخەڵەتێنەر لە درێژەی پرۆسەکەیدا هیچ پێشکەوتنێکی بەدەست نەهێناوە و سەرکەوتوو نابێت. وێرانکردنی کەسایەتی و ڕێنوێنیکردنی قوربانی بۆ شوێنێک کە خۆی و دەوروبەرەکەی بخاتە ژێر پرسیارەوە، هاوکاریەکی زۆر دەکات بۆ گۆڕینی خێراتری کەسایەتیەکەی. لە قۆناغەکانی دواتری پرۆسەکەدا ئەم ئامانجە بە چەند قۆناغێک وەکو هێرشکردنە سەر کەسایەتی کەسەکە بەدەست دەهێنرێت، وەکو سوودوەرگرتن لە هەستی گوناه، خیانەت بە خۆی و خاڵی تێکدان، ئەگەری ڕزگاربوون. کاتێک کە کەسی هەڵخەڵەتێنەر سەرکەوتوو بوو بە وێرانکردنی کەسایەتی قوربانیەکە، سەرڕای جێبەجێکردنی قۆناغی دواتری پرۆسەکە دێت لەم قۆناغەدا قوربانی لە تەنها حاڵەتێکدا کە دەتوانێت ڕزگاری ببێت کە ئامادەی وازهێنان لە کەسایەتی و بیر و باوەڕی پێشووتری و قبوڵکردنی ئەو کەسایەتیە تازە بێت کە پێشنیاری بۆ کراوە. لەم قۆناغەدا ئەو هەلە دەدرێت بە کەسی قوربانی کە هەوڵ بدات پەی بە ڕووداوەکانی دەوروبەری ببات و هاوکات ئەو دڵنیاییەی پێدەدرێت کە پاش تێپەڕاندنی ئەو ڕێگایە کە لە بەرچاو گیراوە بۆی هەموو شتێک ڕێک و ئاسایی دەبێتەوە. نەرمونیانی ناچارکردن و بەدانپێدانان، ڕێنوێنی هەستکردن بە گوناه و وازهێنان لە هەستکردن بە تاوانیش. 4 قۆناغی جیاوازە کە لە کاتی جێبەجێکردنی ئەم بەشەش لە پرۆسەکەدا سوودیان لێوەردەگیرێت.
داڕشتنەوەی کەسایەتی کاتێک قوربانی دەچێتە ناو ئەم قۆناغەوە چەندین قۆناغی پێشووتر لەگەڵ تێکچوونە سۆزداریە جۆرا و جۆرەکانی ئەزموون کردووە. لەم قۆناغەدا قوربانی بە تەواوی قەناعەتی کردووە بەوەی کە هەموو بیر و باوەڕەکانی پێشووتری هەڵەبوون و ئێستاش دەبێت هەموو شتێک ڕاست بکاتەوە. بەم کارانەی لە ڕێگەی ئەم شێوە جیاوازانەوە لە کەسایەتیەکەی پێشووتری دوور دەکەوێتەوە. پاش ئەنجامدانی ئەم هەموو قۆناغە، ئێستا قوربانی دەبێت بە ڕێنوێنی کەسی هەڵخەڵەتێنەر خەریکی داڕشتنەوەی کەسایەتی و ناسنامەی خۆی بێت، بێگومان کەسایەتێکی تازە. ئەم قۆناغە ئەو هەلە دەدات بە کەسی هەڵخەڵەتێنەر تاوەکو بیرۆکەکانی بە واتایەکی تازە بناسێنێت بە کەسی قوربانی و لە مێشکیدا جێگیریان بکات، چونکە لەم قۆناغەدا کەسی قوربانی وەکو لاپەڕەیەکی سپیە و ئامادەیە و شەیدایانە بۆ فێربوون و وەرگرتنی هەستێکی تازەی جیا لە هەستە کۆنەکەیەتی. وەرزی 11ەم دەستکاری سۆزداری شاراوە.